جوابي نايتها عزة مولد زول إزعاجها ودعني شيء يك من وقت وجغز لي هذا جواب بلو عزة إزعاجها أبو جوابي نايتها عزة مولدي كل إزعاج ما كاشتي خور عليه من إيش بتو كل باري أما نمنا يا وتي ماشي كل كردوم دينا من باري مولد أما بس دي أي بوا خلاص عزة ساختة شيء وتجرسه ده خنا آخر أو بو تلفونك دادا خيتو جانا تحاولي وعزي مولدي صوتي خوي والي كهرك لسنا نيرك صوتي خو تشاكا أو باسي چی دەکەی تۆ تەواوی دڵشتێک نکات کاکە عزیزیان ئەوە خێزانەکەم گوێ دێتە نەوەکو گومان بکەوە بزانێ ژنیت عزة تو خوا گیانە بەڕاستی بێڵێ چێ ڕووی داوە عزە خەریکە ناخۆشیەکی دایکە با سوحبەتەکە هین نەبێت گیانە دەبێ بتبینم بزانم چی قەوماوە ئەزانین چۆنەوە وعدی چاوێکی ڕۆنم پێیا وتم بۆ دێنم بۆ دوکان دوایی بۆ دێنم عزە دەدای قاقڵ بە دای ناخەمەوە تا پێم نەڵێ چی بووە یەک دەخە ئەزانی چۆن کاک عزیزیان ژنەکە ئەمە قەفی سمێڵی ئەمەنەیە بەس لاسایی ژنی بۆ کاتەوە ها عینەن دەرەجە عزە دوایی بە قوربان دەبدا کە خۆ کەرمەکە آخر گیانە عزة زۆری لەگەڵا بڵیت شتی خرا بڵێ ما عزة عزە بێنام تو من بەگیر دانی ها ئەکەی خیانەتم لێ بکەیت هەرە ژنەکە خیانەتیی تۆ زۆر عەجیبی ئەزانی خەریکە ناخۆشیەکەیت من چیا بۆ لێت ها یەک دەقە ئەوچیە تەلەفۆنە ڕەحمانی مهندیس کێ؟ ڕەحمانی مهندسی دراوسێ ئەرحان مۆدیس نەبردە بوو با بەس ئەم شۆخەوم بێ و بینی ها چەند بە ڕەحمە ئاخە سەیری کە لەوانەیە لە قەبرەکەیە مۆم و بخوت و داری عودی بیرچوو بێت و سیلەی ڕەحم وای لێ کرد بێ کە بۆی بەرم یعنی هێنەکە ئەوە ئەزای تۆ من بەگەم ژەدانی من شتی وام تۆشنەکە من جیام بۆ لێو ها جەدێڵم تەواو ئەوە چییە گوێم لە چییە بێ و گەی قسەی تۆ بەرام برم ئێوەنێ تۆ خیانەتم لێ کرد لە بەرچای خۆما کوچێ تۆ هەموو ژیانی منی جیابوونەوە یعنی چی ئەڕۆم تەواو من ئەڕۆم جیابوونەوە یعنی چی ئەیکوانێ عەهد و وەفا و پەیمانمان ئەوە هەڕۆی ئەیکوانێ کە بەیانیان پێمەوتی قاوە بەتاڵی ناخۆم دوو عێرە شەکرم بۆ تێکە لەسەر دەریاشی ناوەڕاست ئەوە هەڕۆی ئەی باشە ئەی هاوان چۆن یعنی ئەی ش لە بای نەسیمی شەماڵ کە هات لە بینی قژەکاندەوە ئەڕۆی چاوی گوێرە کردم ئەوانە نەما ئەوژ ڕۆی وتی بای بای ئێستا حال چیە نیازی چی دێ جیامۆ تۆ دەی باشە من ژێساچم لە کۆڵان یەکتەنێکە نوک دەگەم بە خۆم خۆم مەسووتێنم ئەڵم لە داکی ژنەکەم لێم جیان بێتەوە خۆ بەخێنچێنم تەواو دڵ منی خەریکە ئاگریم تەواو لەبە خاتی خوای گەورە ئەم جاران عەفو دەکەم جارێکی دووبارەی ناکەیتەوە تەواو ئەڵڵا کە خۆشە ئەو عەهد و پەیمانە دەمادەم وایە منیش لێرەوە لێرەوانێ وعد بێ بەڵێن بێ عەهد بێ پەیمان بێ بەیانی لەگەڵ دەریای شنی شەماڵی سەر سەحراکانە چاوەڕێی قافڵەی حوشترەکانەکەم چەپچێگوڵ لەو سەحرایە بۆ بکەم و ئاچەند خۆشە و کەلیماتانم ئێدە باشەوەی حەزی لە چییە میژەچم خواردنە بۆ دروست دەکەم حەزم لە سەڵات هەیە حەزم لە پەتات هەیە حەزم لە خەڵات هەیە حەزم لە خەبات هەیە واچم خواردنە بۆ بڕۆ ئەو کڕەوە من چی بود بە ناموسم خۆشم دەخۆم تێ نەگەیشتم کوری یەڵڵا خۆ ڕەحمی کرد بە شەرەف